برنەوەیانەکەیان ببینن بەرامبەر بە پاریس سان جێرمان و کرماز من پێم وایە ئەرکی بارسلۆنا لەم یاریدا تا ڕادەیە قورس دەبێت چونکە پاریس سان جێرمان پاڵە پەستۆی هەندەرانی لەسەر نییەوە ئەمەش هاوکاریان دەبێت تا بە شێوازێکی باشتر یاری بکەنەوە چاویان لە برنەوەیە و هەردوو ڕاهێنەری هەردوویانش بەر لە دیدارەکە ئەوەیان ڕاگەاندووەکەوە بە تەواوەتی ئامادەن و ئامادەن بەرامبەر بێکتر بجەنگن کرماز من ئێستا کاکشوان سەرۆکی دەستەی هەندەرانی بارسلۆنا لە شاری کەرکووک لەگەڵمدایە دەمەوێت بۆ گفتگۆی زیاتر بچمەلای بەڕێزیان کاکشوان سڵاوت لێبێ چۆن ئەم کۆبنەوەیەتان ڕێخستووە و دەستەی هەندەرانی بارسلۆنا لە شاری کەرکووک ماوەی چەندێکە دامەزراوە بە خۆشحاڵیوە بۆ کەناڵەکەتان نەکەین بۆ ئەمڕۆ میوانمان بوون ئینشاءڵڵاکی ڕۆژێکی بەختەوەر لەگەڵمان هەبین وەڵڵای ئێمە ئەم داوەتە لە زووەوە کردومانە کە ڕابطەی ڕسمیمان وەرگرت تقریبا ئەوە ساڵێکە ڕسمی بوو لە نادی بەرسلۆنە وەرمانگرت کە بۆ شاری کەرکووک بۆ یەکەم جارە ئێمە بووینە پێنجمین ڕابطە لە عێراق کەەوە کەرکووک بووە یەکی لەو ڕابطەیە ئەو ڕسمیە ئێمە شەمانەوە کۆبوونەوە کرد بۆ ئەو هەموو دۆستانی بەرسلۆنە بۆ ئەم یاریە تۆزێک بۆ ڕۆژێکی خۆش بەیەکەوە بیکەین بۆ دوای دەرچوونەوەی مسی لە بەرسلۆنە ئەوە بۆ یەکەم جارە تقریبا ئێمە گەیشتونێتە ئەم قۆناغا هیوادارین ئەمڕۆ ئینشاءڵڵا بۆ ئیابەوە بیبینەوە و سەر بکەوێن بۆ نیو نهایی ئینشاءڵڵا کاکشوان کاری ئێوە وەکو دەستەی هەندەرانی بارسلۆنا لە شاری کەرکووک تەنها سازکردنی ئەم کۆبنەوە فراوانەیە یاخود کار و چالاکی دیکەشتان هەیە وەڵڵاهی ئەوە ئەمە یەکەم جارە بۆ ئەم کۆبوونەوەیە ئەجا شتێکی ترمان هەیە ئەنەهۆ بۆ تەجەمعاتەکانتر لەوانە بۆ مساعدەی هەژار و فەقیر وەکو ئێمە ڕابطە یعنی وەکو منەظەمەیەکی خەیریە ئەمە ئەم پارەیە ئەو کۆبوونەوە ئەیکەین ئەمە هەمووی لەسەر خۆمانە لەسەر حسابی خۆمانە ئەو حساب ڕابطەیە ئەو ئیشکردنە مەجوود شخصی خۆمانە هیچ لاینێکی عید نین ئێمەش بەبوونێ ئەوە حەزەکەین نابەرشۆنە بەرزکەین نابەرشۆنە بکەین کە ئەو هەندەرانە یەک شتێکی جوان بکەن وەکو چۆن بەرسلۆنە شعارەکەی ئەکثر من مجرد نادی ئێمە ئەکثر من مجرد رابطە کرمان زەوی جۆبیستی بووی وتەکانی سەرۆکی دەستەی هەندەرانی بارسلۆنا بوو لە شاری کەرکووک کە باس لەوە دەکات ماوەی ساڵێکە ئەم دەستەیە دامەزراوە جگە لە سازکردنی ئەم کۆبنەوە فراوانە ئەوان کاری دیکەش ئەنجام دەدەم من دەمەوێت زیاتر هەندەران بتوێنم السلام عليكم رؤيتكم على نادي برشلونة شلون تشوفوا المستوى فريقكم شو تتوقع بالمباراة نادي برشلونة أمام نادي باريس سان جيرمان؟ بالبداية أرحب بقناتكم الموقرة. احنا كجماهير نادي برشلونة مستمرين بالتشجيع دائما ونحب نادينا دائما يكون فوق مستوى المطلوب. صحيح احنا بالاونه الاخيره مستوانا شوي نزل بل احنا املنا كبير بلاعبينا املنا كبير بنادينا ان شاء الله موفقين ان شاء الله وتوقع ان شاء الله 3-1 ان شاء الله ان شاء الله اشكرك. کرمات ئەوەی دەبینیت دڵخۆشی و هاندەرانی یانی بارسلۆنایە لە شاری کەرکووک هەمویان پێکەوە بە یەک دەنگ هاوار دەکەن باشا و کرمات ئەوەی من بەدیم کرد لە هاندەرانی بارسلۆنا لە شاری کەرکووک بەشێکی زۆریان درێسی لیۆنێل مێسییان پۆشیوە بەر لە ڕاستەوخۆکە من گفتوگۆم لەگەڵیاندا کرد ئەوان مێسی وەکو ڕەمزێکی یانەکەیان دەبینین سەرباری ئەوەی کەوا ئەو ئەستێرە ئەرژەنتینیا لە یانەکەدا نەماوە من ئێستا هەندێرێکی دیکەم لەگەڵدایە هەڵوێست ئەگەر جۆت لە من بێت هەڵوێست بەڵێ کرمات هەڵوێست ئەگەر لە هاندەرێکی بەرشەلۆنە بپرسیت بڵێ چی هەیە بۆ ئیمپاپی پێیان وایە ئەمشە و کیلیان ئێمپاپی گرفتیان بۆ دروستەکە ئایا کیلیان ئێمپاپی ئەیان کاتە دڵە ڕاوچەوە لە یاریە چارە و سازەکە ئەمشەودا کرمات من ئێستا هەندێرێکم لەگەڵدایە یعنی بەر لە ئەنجامدانی ڕاستەوخۆکەش ئەو زۆر باسی لە ئێمباپێ دەکرد احنا الهواء المباشر قبل المباشر انت هواية حكيت على مبابي شد لاعبي برشلونة يقدرون يوقفون امبابي
صراحة بسم الله الرحمن الرحيم. ليش حكينا على مبابي؟ لأنه ذيك اللعبة بالذهاب ما قدم أداء وما برز بالملعب. يعني اللاعب الوحيد اللي شفناه بارز صراحة، يعني مو أنه كان لاعب برشلونة. عثمان ديمبلي كان بارز في باريس. مبابي يعني ما شفناه، اللعبة كلها يمكن حتى محاولة على المرمى ما كان عنده، فلهذا ما كنا متخوفين من عنده، واليوم هم متخوفين من عنده. ما برز بذيك اللعبه بالذهاب. اكو لاعب انت دائما هسه مش كنا احنا نقول دائما نقول ميسي اسطوره، ميسي بكل اللعبات القويه والضعيفه يبرز لك هذا اللاعب. اكو لواعيب حاليا مثل امبابي وغيره بعض اللواعيب اوكي يبرز لك بلعبه قويه ما يبرز، هذا ما يسمى لاعب كامل، والكمال لله. انه نعم وين يوصل في دوري ابطال اوروبا؟ حاليا برشلونه ان شاء الله اذا تاهلنا اليوم، احنا بالذهاب فزنا الحمد لله والشكر، تاهلنا. اليوم الاياب حتى لو تنتهي تعادل راح نصعد لنصف النهائي ان شاء الله. تقدروا تحصلون على هذا الكاس؟ جيب هذا الكاس. ليش راح نحصله؟ راح نحصله هذا الكاس لانه برشلونه يستاهل هذا الكاس. برشلونه يمرض ولا يموت، نادي يمرض ولا يموت. تعرف شنو يمرض ولا يموت؟ اوكي فريق طوبه بها كره القدم بها فوز وخساره، فريق يخسر اوكي مو مشكله، بس مو فريق يموت نهائيا. برشلونه ما يموت نهائيا، تجي له اوقات يمر بظروف. لا الحمد لله برشلونه، وكنا فخر وكنا ثقه بالكتالان، كنا ثقه ببرشلونه، كنا ثقه بشافي. شكرا لك. بەڵێ کرماچ ئەوەی بینیم کۆبنەوەی فراوان دەستیان دەرانی بارسلۆنا بوو لە شاری کەرکووک. ئەموان لێرە کۆبنێتەوە و کەشێکی وەرشانیان دروست کردەوە دایانەوێت بە کۆبەڵ بینەری یاری نێوان یانەکەیان من بەرامبەر بە پاریس سان ژەرمان و تەواو هاوشێوەی تەواوی جیهان ئەمانش لە کەرکووکەوە هانی یانەکەیان بدەن تا سەرکەوتو بێت. دەستخۆش بۆ هاوکارمان هەڵوێ زۆر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووک لە ناوهاندەرانی